زاهیر عەبدوڵڵا نەورەسێکی پرەچسپی تەیراوە. بەرەبەیانێکی مانگی 11 ساڵی 1958 منداڵێک لەدایک بوو. باوکی لە خۆشەویستی هاوڕێیەکی ناوی دەنێت زاهیر، وەک ئەو کات دەیانگوت زایر. کێ دەیزانی ئەو منداڵە بچووکە دەبێتە ئەستێرەیەک تا هەتایە بە ئاسمانی تەیراوەی کوردستانەوە ئەگەشێتەوە. زاهیر لە قوتابخانەی عارەب لە شاری هەولێر دەست دەکات بە خوێندن. دیارە قەدەر بۆ زاهیر عەبدوڵڵای داناوە ببێت بە ناوێکی دیاری شان و درامای کوردی. ئەو لە سەرەتای هەشتاکانەوە دەست دەکات بە نووسینی دەقی شانۆیی و بەشێکی زۆر لە کارەکانی دەکرێت بە شانۆ و پێشکەش دەکرێت. محەممەد و سێوێ و ئەگلەنجە و قاسپەیکە و دیارترین شانۆییەکانی بوون. زاهیر بە نووسینەوە ناوەستێت و دەست دەکات بە نواندن و یەکەم شانۆیی کە نواندنی تێدا دەکات ئەنجامی پولپەرستی بوو کە سەباح عەبدوڵڕەحمان دەرهێنانی کردووە. نواندنە سەرنجڕاکێشەکەی زاهیر دەبێتە دەرفەتێک بۆ ئەوەی بچێتە تیپی هونەری هەولێر و لەوێوە زاهیر دەبێتە ناوێکی دیاری ناو زۆربەی شانە و دراماکانی هەولێر. شانۆیی هەبوو نەبوو لە ساڵی 1970 کە زاهیر ڕۆڵی هۆمەر چاوچنۆکی تێدا دەبینی بە شێوەیەک چووە ناودڵی بینەرەوە کە تا کۆتایی تەمەنی نازناوی هونەری ئەوی گۆڕی بە هۆمەر و تا ئێستاش هەولێریەکان هەر بەو ناوە زاهیر دەناسنەوە. دوای هەڵگیرسانی شۆڕشی نوێ دەچێتە نێو شانە نهێنیەکانی کۆمەڵەی ڕەشدەرانی کوردستانەوە بە ناوی خوازراوی هێورەوە کار دەکات و بڵاوکراوە و ئاگانامەکان بڵاو دەکاتەوە. هەر لەو ساڵانەدا لەگەڵ شیرین سابیر هاوسەرگیری دەکات و پێکەوە دەبنە دوانەیەکی هەمیشەیی بۆ خەبات و هونەر. ساڵی 1970 دام و دەستگا ئەمنیەکانی عێراق دەزگیری دەکەن و دواتر دەنگۆی لە سێدارەدانی بڵاو دەبێتەوە. بەڵام پاش چەند مانگێک ئەشکەنجە و دوای ئەوەی پیاوانی ڕژێم بێئومێد دەبن لەدان پێدانانی ئازادی دەکەن و لەژێر چاودێریدا دەیهێڵنەوە. زاهیر جگە لە نواندن توانایەکی باشی لە نووسینی دەقی شانۆییدا هەبوو. چەندین دەقی شانۆیی نووسیوە. زۆرینەی نووسینەکانی چوەتە سەر تەختی شانۆ. دیارترینیان شانۆیی قەڵای دمدمە. ئەو دامەزرێنەر و یەکەمین پێشکەشکاری گەلی کوردستان کەناڵی هەولێر بوو تا ساڵی 1996 بەڕێوەبەری هونەری ئەو کەناڵە بوو. دواتر زاهیر دێتە سلێمانی و دەبێتە پەیامنێر لە ڕۆژنامەی کوردستانی نوێ و دواتریش دەچێتە بەرنامەوە و دەبێتە یەک لە ئەکتەرە دیارەکانی ئەو بەرنامەیە. زاهیر عەبدوڵڵا لە دەیان دراما و فیلمدا بەشداری کردووە. لە نمونەی تارمایی، تاوان، یوسف ناگەڕێتەوە، سەمەرە، مقۆمقۆ، هەشت دیوار، ئەدیابین، ئاسەوار، تازەباو. دوجار ئەم نەورەسە پرچسپێی سەرشانۆ و تەلەڤیزیۆنەکان پاش جەنگێکی قورس و تاقەت پڕۆکێن لەگەڵ نەخۆشی شێرپەنجە ڕۆژی 23 تشرینی یەکەمی ساڵی 2024 ماڵئاوایی لە تەیراوا و کوردستان دەکات و گۆڕستانی کەس نەزان دەکات بە مەئوای هەمیشەیی خۆی. لێیاندن خزمینە لێیاندن براینە لێیاندن وایان لێدن جارەکی دی نەتوانن بەرۆکن بگرن لێیاندن فیدای دەست و شمشێر و بم لێیاندن براینە خانێ براو دۆستی داتەوە سەرێ مەیدانێتانی دەدا لە کوڕگەڵێ دەیگۆتە چی ژۆڵان بیرە دایکان لەگەڵ دڵێ بەبرینێ خۆ دوای خانێ شەڕێبم خانێ جوانە خانێ خەمان دنیاە بە مردم بۆ خەرچی قەڵایە پیرە دمدمێ هەیلێ